هەنگاوەکانی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بەکوێ دەگات وەکەی دەست پێ دەکاتوە هەموو ئەو کارتانی یاخود ئەو خاڵانی کە جێگی قسەکردنن لەسەر مێزەکەن هاوکار دەبن بۆ ئەوەی کە کابینەی نوێ پێک بهێن ڕێز و یاخود ماوەکەی درێژ بکرێتەوانێ. 29 مانگی یەکەم دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئەنجام دەدرێت. هەمووان بەشدار دەبن یاخود نا. ئەمێکێکە لەو خاڵە گرنگانی کە چاوی زۆر لەسرە و هاوکات لەگەڵ ئەوەشتا ئەمە لە کاتێکدا کە هەر سێ سەرۆکایەتێکی حکوومەت تا ئێستا هەڵ نەبژێردراوە قسەی لەسەر دەکرێت بەڵام هیچ کام لەلایەنەکان شیعە سونە وە کورد کاندیدەکەی خۆی اختیار نەکردو بڵێ ئەمە کاندیدی ئەمەیە. ئەمانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز محمود خۆشنەو شارزەی کاروباری عێراق جەنابێ ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمن. کاک محمود زۆر بەخێری. زۆر سپاس خان سپاس بۆ جەنابەت زۆر سپاس. ئەوەی کە دەیبینین کۆمەڵێک هەنگاوی هەستەکەین نەرمە هێواش هێواش لەگەڵ شتەکان دەڕوە و دەبینرێت کە ڕەنگە کابینەی داهاتوو زۆر زوو پێک بهێنرێت. چێڵی لەسەرمە؟ سەرەتا سپاس بۆ بدەرفەتە سڵاو لە بینەرانی کورسات. پرۆسی سیاسی لە عێراق ئەوەندە ئالۆزە بەدیوە واقعیەکەی بە ئەگەر بیرکردنەوەی قوڵمان بۆ پرۆسی سیاسی عێراقدا هەبێ ئالۆزەکەی بریتێ لەوەی کە عێراق وڵاتێکی پێکاتەکانە کۆمەڵک پێکاتە هەیە عورفی سیاسی سەرۆکەتەکانی لەسەر سێ پێکاتی عێراق دابەش کردووە لەناو پێکاتەکان جێگیری و ڕێخستنی کاروباری خۆیان یان ڕێککەوتنیان لێک تێگەیشتنی ئۆتۆیان نییە کە بتوانن هەموو لانە سیاسیەکان کە نوێراتی پێکاتە دەکەن ناو خۆیان منافسی یەکترن ڕکابەری یەکترن و ئەجندای خۆیانێ و پێیان وایە هەر کەسێک ببی بە کەسی یەکەمی ئەو شوێنە دەسەڵاتی زیاتری دەبی بۆ براوە دەزانی بە تایبەتی لە نێوان سونە و شیعە کورد کەمتر بنمونە ئەگەر دەست بە ماڵی سونە دەست پێ بکەین کە ئەنجومەنێکیان دروست کرد بە ناوی ئەنجومەنی سیاسی نیشتیمانی ئەم ئەنجومەنە سەروی هەفتە یەک پەرلەمانتار لە خۆ دەگرێت کە براوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن وا دەیبینن کە ئەوانە کۆکن تەبان ڕێککەوتنیان هەیە پێکەوە کار دەکەن بەڵام لە ئەسڵ وانە دوو ئارەستەی جیاوازن چونکە پێیان وایە هەر کەسێک ببێ بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبی بە زەعیمی سونە ئەوان شەڕەکە لەسەر زەعامەتی پێکاتەی سونەیە پێکاتەی سونە لە ڕووی واقعی جڵەوی کارکردنی عێراقی بە دەرەجە سێوە بەدەستە دەرەجەیەکە شیعەیە و کە بەڕاهەی مامەڵە دەکات دووەمەکە کوردە کە کاریگەری سەر بڕیاری سیاسی عێراقەوە سێەم ئەگەر چوارەمیش نەبی پێکاتەی سونە بۆی ئەوان پێیان وایە تاکە دەرچا یان تاکە ڕێگا بۆ ئەوەی بتوانن بەلایانی کەم زەعامەتی سونە بەلایانی کەم ڕێکەوتنەکانی لەگەڵ وڵاتە هەرێمەتیەکانی کاریگەر لەسەر ماڵی سونە لە ڕێگای کەسەکەەوە بێ دەبی ئەو کەسە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بێ طبعاً دوو بەرە هەیە بەرەی سعودیا و ئیمارات هەیە و بەرەی تورکیا و قەتەریش هەیە ئەم دوو بەرەیە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ماڵی سیاسی سونە هەیە و بینیشمان بەڕێز حەلبوسی و بەڕێز خەنجەر چۆن کۆبوونیان لەگەڵ میری قەتەر کرد لەوێوە هاتنەوە ئەنجومەنی سیاسی نیشتیمانیان پێکەنە بە کورتی نامێ زۆر لەسەر ئەنجومەنی سیاسەکە بڕۆم ئێستا کاردوو لا کاریگەری هەیە بەرژەوەندەکان و مانەوە لە دەسەڵات ناوخۆیی حەزەکی ناوخۆیی ناو پێکاتی سونەیە کاریگەری دەرەچەکان ئاراستەکان لای دەکەن بەڵام 100% ناتوانین یەک لای بکەنەوە بەڵام چونکە ئەوانە حەز بەوە دەکەن کە ئەمانە وەکو پشتی خۆیان دەزانن یعنی تورکیا و قەتەر پشتێکە بۆ بەشێکیان سعودیا و ئیماراتێکە پشتێکە بۆ هەمیان ئەم پشتە بەمانای سیاسیەوە نیە بەمانای داراییە ینی پاڵپشتی دارایی بەمانای سیاسی بەمانای ئەوەیە کە هێز بەس ئەگەر بۆ نمونە بۆ سیاسەکەشی زۆر زاڵ نەبێ بەڵام لە دواتردا کاریگەری لەسەر سیاسەتەکەش دروست دەکا لە ناوخۆی عێراق لەسەر مامەڵەکردن لەگەڵ سونە و لەگەڵ کورد و شیعە بەڵام وەکو ئێستا باسی پێگەکان دەکەین ینی پێگەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وەزارەتە گرنگەکان بە تایبەتی وەزارەتی بەرگری هەرچەندە لە پێکاتەی سەربازی عێراق وەزارەتی بەرگری ئەوەندە گرنگی نییە سەرۆکی عملیاتی مشترک ینی قیادەی عملیاتی مشترک ئەو سەرۆکایەتی عملیاتی مشترک ئەو واقعیان کاریگەری لەسەر هێزی سەربازی عێراقەوەدا هەیە ئەوەی ئێستا دوایین زانیاری بەڕێز حەلبوسی مکوڕە لەسەر ئەوەی کە پێویستە هەموو ئەو ببێ بە کاندید و نوێنەری ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سونەکان تا ئەم دقەیە لە کۆبوونەوەی دوێنێشان بەڵام لە هەمان کات سامەڕایی پشت بە ئەوە دەبەستێ کە لە خولەکانی ڕابردوو بە تایبەتی لە 2021 کە هاوپەیمانی سیانی پارتی حەلبوسی بەڕێز سەدر دروست بوو ئەو لەگەڵ چوارچەوەی هەمانجی ماتەوە بۆی نازەکی لەسەر چوارچەوەی هەمانجی هەیە دەڵێ ئەمن لەگەڵ تامبووم لە کاتی هەڵوێستەکان هەڵوێز بووین بۆیە پێویستە ئێمە بەمانایە چتر هەم حەلبوسی و هەم سامەڕایی لە ژێرەوە پەیوەندیەکان لەگەڵ چوارچەوەی هەمانجی کوردەوە ڕێخستووە بۆ ئەوەی ئەگەر لەناو ئەنجومەنی سیاسی سونەکان نەگەن بەڕێککەوتن ئەوەی کە بدەنێن فەزای نیشتیمانی لە فەزای نیشتیمانی لەوێ گلابێتەوە بەڵام ئەم فەزای نیشتیمانی نییە
ئەمە گرێبەست و ڕێککەوتنی ژێربەژێرە بۆ ئەوەی لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکلا بتۆ منش پێم وایە ماڵی سونە بۆ ئارەسی دەڕۆ هەرچەندە ئەمڕۆ پێم وایە لە گروپەکەی خۆیان وایان باس کردووە کە پێویستە هەردوو لایەن ینی تەقدم و عەزم هەردووچیان نوێنەری تکە بینە ناو کۆبوونەوەکان قسەی لەسەر بکەن هەرچەندە زۆر نەماوە 29 مانگ دانیشتنەکەیە من پێم وایە بە دوو کەس دەچن بۆ ناو هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم دوو کەسە کاریگەری لەسەر ئاشکراکردنی ڕێکەوتنەکان دەبی هەر چۆن ژمارەکانی دەنگدان چەند ژمارەکە دەنگدانی نهێنیە بەڵام ڕێژەکان یەکلا دەبێتەوە کاملایەن پاڵپشتی کاملایەن بۆ لە ماڵی سونە لە ماڵی شیع و لە ماڵی کورد یعنی سونەکان لە خۆیان دەگەن بۆی ئەوان کاریگەرین لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار دەبی ئەو کەسانی دەنجیان بەلایەنێکدا لە مەسەن گریمان لەناو ماڵی سونە تەقدم یەکێتی دەنگی بە تەقدمدا پارتی دەنجی بە تەقدم نەدا چوارچێوەی هەمان جلانەکانیان هەنج بەشیان کرد زۆریان دەنجیان بە تەقدمدا لە بۆ سەرۆکایەتی کۆمار ئەوانەی دەنجیان بە تەقدمدا دەنگ نادەنە دەنجیان بە تەقدمدا دەنگ نادەنە ئەوانی تکە کە دژی ئەوان بوون یعنی معادلەکە لەوێ ئاشکرا دەبێت ڕێڕەوەکان لەوێ ئاشکرا دەبێت ئاراستەکان لە 29 مانگەوە ئاشکرا دەبێت ئەمە سونە دەینە سەر کورد دوا دێنە سەر شیعە چونکە شیعە زۆر ئاسانە قسەکردن کورد تا ئێستا پێدەچێت یەکێتی و پارتی بە دوو کاندیدی جیاواز بچن بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار ئەمە یەکەم جار نییە جاری یەکەم لە 2014 دەستی پێکرد لە 2014ەوە کە دکتۆر فؤاد معسووم کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆکایەتی کۆمار پارتی بەر لەوەی کە دکتۆر فؤاد کاندیدبی پارتی وا چۆ سەر بۆیان کە لەناو فراکسیۆنە کوردستانەکان دەنگ لەسەر کاندیدی سەر و کۆمار بدەیت ئەمە هەڵەیەک بوو یەکێتی نیشتیمانی کوردستان کردی ئەو کات هەڵەیەکی استراتیژی بوو چونکە ژمارەکان خۆیان دیار بوون زۆرینەی ژمارەکان لای پارتی بۆ ئەو یەکلای دەکردەوە کە بۆ ئارەسی دەڕۆ خۆی خستە بەردەمی ئەم معادلەیە 2000 ئەوان یەکلایان کردەوە لە 2018 بە هەمان شێوە پارتی مزاحمەی یەکێتی کرد بۆ سەر و کۆمار بینیمان یەکێتی نیشتیمانی سەر و کۆماری بردەوە لە 21 و 22 بە هەمان معادلە پارتی مزاحمەکەی کردو ئێستا پێم وایە بە هەمان شێوە دەڕوە بەڵام ویستی و خواستی پارتی ئەسڵەکە ئەوەیە کە ئەو سوور دەزانی سەرۆکاتی کۆمار نابە یان دڵنیایە لەوەی سەرۆکاتی کۆمار نابێت بۆ معادلە هەرێماتیەکان ڕێگە بەوە نادەن کە تەوازونی کورد تێک بچی ینی هەرسێ سەرۆکاتێکە بۆ پارتی بی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی کۆمار معادلێکی تر هەیە هێزێکی سەربازی لە بەغدا هەیە کە دوو لیوای سەرۆکاتی کۆمارە لە منطقەی دۆرە تا منطقەی کەرادە خارج تا جسری معلق ئەو مەسافەیە لە جادرێ ئەو منطقەیە ناوچەیەکی زۆر گرنگە چونکە یەکێکە لە دەواازەکانی بەرەو ناوچەی سەوز ئەمە لەوێ جگە لە هێزە عێراقیەکان هێزی حەجی شعبیش تدا بەڵام لیوای سەرۆکاتی کۆمار لەوێن پرسیارەکە ئەوەیە من ناتوانم جوابی دەمەوە بەڵام تام شی بکەمەوە پرسیارەکە ئەوەیە هێزە عێراقیەکان ڕێگە بۆ دەدەن هێزێک لە دەرەوەی هاوپەیمانەتی ئەوان لەو ناوچەیە کە قورگ یەک لە دەواازەکانی ناوچەی سەوزە یەک لە دەواازەکانی کە بەرەو دۆڕە و بەرەو کەڕادە خارج و بەرەو عەرەسات دەڕوە کە ئەو ناوچەیە نامەوێت هەموو شتێک باسکەن بەڵام لەو ناوچەیە جێی نفوزی بەشێک لە حاکمیەتی شیعی تێدایە ئەوان ڕێگە بۆ دەدەن ئەوەش ئەوەنە سێ ئایا حاکمیەتی شیعە لە عێراق ڕێگە بۆ دەدا کەسێک بی بە سەر و کۆمار لە دەرەوەی هاوپەیمانەتێکی خۆیان ڕێگە بۆ دەدەن کەسێک لەگەڵ هاوپەیمانێت سونەکانی ناوچەکە ببتە عمقی ئەوان لە ناوچە عەرەبیەکان بی بە سەر و کۆمار بەدڵنیایە بۆی پارتی ئەم حەقەتە دەزانی بەڵام پێم وایە پارتی کە گرەو لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار دەکات بۆ ئەوەی وەزارەتی دەرەوە ببە عێراقیانیش ئەمە دەزانن بۆ ئەوەی وەزارەتی دەرەوە بە چونکە بەدیدی ئەو وەزارەتی دەرەوە گرنگتر بووە لە ماوەی ڕابردوو لۆ خۆی ینی سیاسەتی پارتی لە سەرۆکایەتی کۆمار یەکێتی نیشتیمانی گرەو لەسەر ئەوە دەکا کە لەسەر هەڵوێستەکانی ڕابردوو هەڵوێستەکانی لەگەڵ چوارچێوەی هەمانجی هەڵوێستەکانی لەگەڵ لایەنە سونیەکان بە تایبەتی تەقدم کە لەگەڵ تەقدم و عەزم بەینی باشە لەگەڵ ثابت عەباسی لە حەسم باشە لەگەڵ جەماهیر وەتەنی کاندیدی هەبووە لە صلاح الدین لەناو چوارچێوەی هەمان لەگەڵ سوودانی کاندیدی هەبووە لەناو ئەتیلافی گەشە پێدانی سوودانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری ناو چوارچێوە کەواتە یەکێتی دەتوانی بەژمارە ئەم جارە ئەم خولە ئارەسەکان خۆی یەکلای بکاتەوە لە ڕێگای هاوپەیمانەکانی بە پێی ئەو سیاسەتەی کە لە 22 بۆ ئێستا کردی بەلایانی کەم یعنی باسی ڕێبازی سەرۆک مامزرال ناکەین باسی پەیوەندیەکانی یەکێتی و شیعە و بەشەکەسونەکان ناکەین بە تایبەتی باسی ئەگەر لە 22 تا ئێستا باسکەین لەو دوو قۆناغی یەکێتی توانی بستە ناو قوڵایی قەراری سیاسی چوارچێوەی هەمانجی یەک لایەن دوو لایەن نەبی لە ناو چوارچێوەی هەمانجی ڕاران دێنەوە سەر ماڵی شیعە کە ماڵی شیعە جڵەوی گۆڕانکارەکانی عێراق بەدەست ئەوە بۆ لە 21 هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان بەدەست چوارچێوەی هەمانجی نەبوو چونکە هاوپەیمانێکی سیانی هەبوو پارتی تەقدم ڕەوتی سەدر ئەوان سەرۆکاتی پەرلەمانی هەڵبژارد
سەرۆکی پەرلەمانیان لە پارتی هەڵبژار لە تەقەدوم هەڵبژار بەڕێز حەلبوسی، جێگری یەکەمیان لە سەدر هەڵبژارد، جێگری دووەمیان لە پارتی هەڵبژارد، کەواتە ئەوان لە دەرەوەی یەکێتی عەزم، حەسم، جەماهیر چوارچێوەی هەمانجی بۆ خۆیان سەرۆکاتەکان ئەم جارە وانە. ئەم جارە ئەوەی سەرۆکاتی دەستەواژەیە نادروستە دەستوریان دەبی بڵێن سەرۆک و دوو جێگرەکەی چکە سەرۆکاتی پەرلەمان نیە. سەرۆک و دوو جێگرەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم جارە وەکو جارەکەی ئەولانیە هاوپەیمانەتێکی پارتی تەقەدوم سەدر یەکلای بکەنەوە. ئەم جارە چێ یەکلای دەکاتەوە؟ شیعە، چوارچێوەی هەماهەنگی. طبعاً ئەو دەستەواژانەی سیاسیە، پێک کۆمەڵایەتی نییە. بۆ ئەوان یەکلای دەکەنەوە، ئەوان سەروی 185 پەرلەمانتاریان هەیە. ئەوان چەندیان پێویستیان بە 166. بەرەکەی تر ئەگەر هەمووی کۆکەینەوە ژمارەیان نییە. یعنی ئەگەر بەرەکەی تر هەموو کۆکەینەوە ئەم ژمارەیان نییە کە بتوانن بچنە ناو پەرلەمان کە 50 زائیدەکە بە پێی مادەی 54 و 55 دەستور بتوانن سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی هەڵبژێرن. کەواتە هەم کاندیدە کوردەکە بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هەم کاندیدە سوننەکە بۆ سەرۆکەکەی، هەم کاندیدە شیعەکە خۆیان یەکلای دەکەن. یەک ئیوانە، جێگرەکە ئیوانە، جێگری یەکەم. جێگری دووەم نازانین پارتی کاندیدە بیان نابی، چونکە جاری یەکەم هەیبوو لە سەردەمی ئەوان داوێن. ئەم جارە ڕوونیە چکە ئەو پێی وایە ئەگەر ئەمە ببە سەرۆک کۆمار نابە، دڵنیا چکە ئەمە ئەگە ببە، یعنی ئەو پێی وایە ئەگەر ئەمە کاندیدی هەبی بۆ ئەوە وەکو ئایا پێیان بڵێ کاکە ئەمن تەواو دەستبەرداری سەرۆک کۆمار بووم بە پێچەوانەی 22 یعنی ساڵی 2021 و 22 چکە ئەو کات ئەوان دوو هاوپەیمانی جیاواز بوون، دوای تێکەڵ بۆ بەڕێز مختەر سەدر کشایەوە، معادلەکەی ناو پەرلەمان گۆڕدرا. بۆیە ئەوان یەکلای دەکەنەوە. ئەلەوێوە دەردەکەوێ هاوپەیمانەتەکان و هەڵوێستەکانی ڕابردوو کاریگەری هەبوویانە. حاکمیەتی شیعە و فشارە دەرەچیەکان بابەت. کاک مەحموود زۆر بە جوانی باسی هەموو هاوکێشەکانت کرد. ئەوەی کە ئێستا هەیە یەکسەر من بۆ دەستم پێکرد وتم هەنگاوەکان زۆر نەرمونیانە ڕوا ئاماژی ئەوادا کە حکومەت زوو پێک دێ. بەڵام حکومەت زوو پێک دێ سەرباری هەموو ئەوشتانی کە باست کرد، سەرباری هەموو ئەو دۆخە جیاوازانی کە ئێستا لە عێراقدا هەیە. ئەو جگە حاکمیەتی شیعە تەواو بکەم چکە کورد و سونەمان باس کرد، ئەگەر شیعە تەواو بکەم دەتوانم بگەین بە دەرچەیەک و بە ئەنجامێک بۆ ئەو پرسیارەی جەنابەت. شیعە لە عێراق طبعاً وەکو باسم کرد ئەو وشانە سیاسین، کۆمەڵایەتی نین و ئاینیش نین، یعنی طائفی نین. شیعە لە عێراق ناگەڕێتەوە پێش 1400 ساڵی ڕابردوو. لە دوای ویلایەتی ئیمامی حەسەن و شەهیدبوونی ئیمامی حوسێن ئەو معادلەی مەرجعیەتی تەشەیوع حاکمیەتی شیعە کە نەجەف و کوفەیە کە لە دوای ئەو هەموو هزار ساڵە سەروی 1300 ساڵ ئەوان بۆ یەکەم جارێنە وڵاتە بۆ دەوڵەتی فاتمی نازانم کوێ لێون دەر هەندێک شەش مانجی ئیمامی حەسەن و نازانم ئەوانە هەبووە. بەڵام بۆ ئەوەی کە قیادەی سیاسی و کۆمەڵایەتی و شوێنە لە عێراق بەدەستبی لە ماوەی ئەو چەند هزار ساڵە ئەو چەند سەد ساڵەیە نەبووە. بۆیە شیعە حاکمیەتی شیعە ناگەڕێتەوە پێش ئەو کاتە کە دەڵێن ناگەڕێتەوە کەواتە خۆی دەگونجێنی لە بەرامبەر بە هەر فشارێکی دەرەچی و ناوخۆی. فشارە دەرەچەکان ساڤایە، وڵاتی هەرێماتیەکان، ئەمریکا بەچڕی، ئیسرائیل ڕۆلی سەرەکی دەبێت، ئیتحادی ئۆروپی ڕۆڵی هەیە، شیعە چی دەکە لە بەردەم ئەوە؟ ئەوان کار بە ئەسیل و بەدیل دەکەن. حاکمیەتی شیعە لە عێراق هەرچەندە پێم وایە بڕیاردان لەسەر ئایندەی حاکمیەتی شیعە بەدەست چوارچێوەی هەمانجی نیە بەتەنیا، بەدەست چوارچێوەی هەمانجیە، بەردەست ڕەوتی نیشتیمانی شیعیە کە ڕەوتی سەدری پێشووە و بەدەست دوو کەسایەتی گەورەی تەشەیوع العالم کە ئەوانیش ڕۆڵیان دەبی لە گەشتە بنبەر، کە گەشتە کۆتایی، کە گەشتە خاڵی حەسم، ئەوان بڕیاریان دەبی لە حەسم. زۆر بژاردەشیان لە بەردەمە بۆیە حەسمی بکەن، بۆیە ئەمە بە ئاسانیەکەی دەست پێ دەکەین. حاکمیەتی شیعە بە ئەسیل و بەدیل تەعامل دەکەن. لە کۆماری ئیسلامی ئێرانیش محافظین و ئیسلاحین هەیە، دوو ڕەوت. ئەو محافظین و ئیسلاحینە لەناو ئەوە دژ بە یەکن، بەڵام سەماحەتی سەید عەلی خامنەئی قیادەی هەردوو ڕەوتەکە دەکات. یعنی نا ئیسلاحیەکان نا محافظەکان کە دژ بە یەکن، ئەوە کە مەهدی کەڕوبی محەممەد خاتمی لە بەرەیەک، ڕئیسی بەڕەحمەد بی کۆمەڵک خەڵک بەرەیەکتر، ئەوانە دژ بە یەکن. بەڵام دوو مەدرسەی زۆر جیاوازن، مەدرسەی حرەسی سەوری و مەدرسەی دەوڵەت. بەڵام کەسێک هەیە لەسەر ئەوان بەرژەوەندی باڵای ئەو وڵاتە دوجار لای ئەوە. بۆیە لە عێراقیش بە هەمان شێوێ، لە عێراقیش بە هەمان شێوێ بەڕێز سەدر ڕەوتی ئیسلاحیەکانی گرتووە، چوارچێوەی هەمانجی بە هەموو پێکاتەکانیان ڕەوتی محافظینیان گرتووە، گەو دەستەواژیانەوە هاو پشەوەی دەستەواژەکانی ئەوێن دەربن. ئەوان بەدیل بۆ خۆشیان دروست دەکەن، لێ ناگەڕێن لایەنش کە بەدیل دروستی. بنمونە لە تەشرین لە 2019 خۆ پێشاندنەکە ڕوویدا
دژ بە چوارچەوەی هەمانجی بوو بەڵام بەڕێ سەدەر تەداخولی کرد کە خەتەر گەیشتە سەر حاکمیەتی شیعە بۆیە دیز دەرچەیەک لە بەردەم ساڤایە و ئەمریکانیە ئیلا ڕێککەوی چۆن ڕێک دەکەون لە شوباتی ئەو ساڵ بدایەتی شوباتی ئەو ساڵ تا ئێستا کۆمەڵە گۆڕانکاری لە عێراق ڕوویدا لە نێوان پەیوەندەکانی ئەمریکا و عێراق لە دەرەوەی تویتەکانی ساڤایە لە دەرەوەی ویلایەتی ئەمریکا ساڤایە لە کۆمەڵک تویک دەرێ 3 ساڵی ڕابردوو 3 ساڵێکی زۆر باش بوو لە عێراق پەیوەندەکان نێوان ئەمریکا و عێراق لە ڕووی سیاسی و ئابووری زۆر گەشەی کردووە بەبەستی سوودانی و حکوومەتەکەیتی سوودانی نوێنەری چیە؟ نوێنەری چوارچەوەی هەمانجی لە یاسای بەرگری ئەمریکا کە سەرۆک ترامپ ماوەک پێشتا ئیمزای کرد کە لە کۆنگرس دەنجی لەسەردرا لە 212 ملیۆن دینار هاوکاری عێراق دانراوە ڕێژە 175 بۆ هاوکاری داناوە لەو هەموو هێزەکانی ناوچەند بەس تەنانەت باسی ڕێکخراوی بەدری کردیە دەڵێ نابێ ئەم پارە بگە بەدەست ڕێکخراوی بەدر یعنی تەنانەت بەناو بەس ناوی ڕێکخراوی خۆ 1 دینار ڕێکخراویت کە هەیە مع العلم ڕێکخراوی بەدر کەمترین بەرکەوتەی لەگەڵ ئەمریکەکان هەبووە و ڕێکخراوێکی سیاسیە بەڵام ئەمریکا بۆ ئەمە دەکات ئەمریکا بۆ ئەوە دەکات لەگەڵ ئەمان ڕێککەوی شیفرۆن لە ناسڕیە و لە بەلەت دوو عەقدی گەورەی نەوتی وەرگرتووە وابزانم لە مانجی 8 بوو ئیکسۆن مۆبیل کە گەورەترین کۆمپانیای وزەی ئەمریکایە لە مەجنون لە حەقلی مەجنون کە گەورەترین احتیاطی نفتی هەیە عەقدی وەرگرت HKN ئەمریکی لە چێلگەی حەمرین گەورەترین عەقدی ئیمزا کردووە لەگەڵ حکوومەتی عێراقی توتال ئێنێرجی فەڕەنسی لەگەڵ عێراق گەورەترین مەوزوعی غازی مصاحب لە منطقەی بەسڕا وەرگرتووە بە ڕێژەیەکی زۆر تەمان ئەمە غازی قەتەریشی لەگەڵە و ئەمە جگە لە غازی قەتەری شەریکەتی کۆریشی لەگەڵە صینی عەفوان BP بریتانی ئەگەر ئەوەش تەواوکەم BP زۆرم گوت BP بریتانی لە کەرکووک ئەمە مانای چییە؟ مانای ژووری بازرگانی ئەمریکا بە 101 ئەندامەوە هاتنە عێراق مانجی 4 لەگەڵ عێراق 58 کۆمپانیای ڕێکەوتن لەگەڵ عێراقیەکان کرد باشە سەرۆک ترامپ چی دەوێ؟ سیاسەتی ئیدارەی ترامپ چییە؟ ئابووری کەواتە ئەوان عێراق چوارچەوەی هەمەی گوت خۆی دەگونجێنی لە ناگەڕێتەوە پاش 1400 ساڵ ئەم گونجاندن هەیە خۆی دەگونجێ لەگەڵ ئەم گۆڕانکارانە چی دەوێ ئەوان دووشتیان دەوێ عێراق و هێزەکانە نەبن بە بەشێک لە شەڕی ئیسرائیل و ئێران و لە عێراقەوە درۆن و بەرژەوەندەکانی ئەمریکا بە ئاماز نەگیرێ و ئیسرائیل بە ئاماز نەگیرێ دوو بەرژەوەندە ئابوووریەکانی ئەمریکا لە عێراق جێگیر بکرێن عێراق هەردووچ کردووە حکوومەتەکەی سوودانی یعنی کەواتە چوارچەوەی هەماجی کە دەڵێن حکوومەتی سوودانی یعنی چوارچەوە کە دەڵێن چوارچەوانی دەڵێن بەشێک لە حاکمیەتی شیعە کەواتە با من ئەو سوودانیە بەبەسمەوە بەو 3 ساڵی ڕابردوو کە ساڤایڵێ 3 ساڵی ڕابردوو لە سێ تویت دەڵێ 3 ساڵی ڕابردوو پەیوەندێکی باشمان لەگەڵ عێراق بووە کەواتە ئەتوانین بڵێن محەممەد شیع سوودانی کە ئێستا دێ دووبارە ببێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق ئەمریکای لە خۆی ڕازی کردو یاخود چانسی زیاترە ئەمن پێم وایە حاکمیەتی شیعە زۆر حەزم بە ئەوە نیە بدەم چوارچەوەی هەمانجی چونکە چوارچەوەی هەمە بەشێکە لە حاکمیەتی شیعە یعنی ئەگەر بە بەقوڵی باسمان کرد من حەزم لێ بەقوڵی قسە بکەین و ئەو سەراحەتەشم پێم وایە بەس لێرە قسە ئەو سەراحەتەم باس کردی لە زۆر شوێن خۆم پاراستێ لەوەی کە بچمە ئەو قوڵایە حاکمیەتی شیعە لە عێراق ئەگەر پێی وابوو لە ژێر فشارەکان بۆ خۆ گونجاندن بۆ مانەوە بۆ بەردەوامی سوودانی باش سوودانی دەبتە سەرۆکوەزیران هەرچەندە عەقیل فەتلاوی وتەبێژی دەوڵەتی یاسا لە دوایین دەیمانەی خۆی دەڵێ ئەگەر ئەبوو مستەفا دەبی مامبوری نابێت بە سەرۆکوەزیران بەڵام ئەگەر بوو ئێمە دەچینە ئۆپۆزیسیۆن وەکو دەوڵەتی یاسا بەڵام دەوڵەتی یاسا چەندی هەیە ناو چوارچەوەی هەمانجی خۆی هاوپەیمانە لەگە حزبی فەزیلە ڕێژەکەی ئەو ڕێژەیە نییە کە بتوانانی ڕکابەتی لایەنەکانیت کە بچکۆ لایەنەکانیت کە وەکۆی پێم گوت یعنی وە پێم گوتی لەوەیە دەور ببینن بەڵام 2000 حاکمیەتێک لای دەکاتەوە ئەگەر پێیان باش بوو سوودانی دەبێت ئەگەر پێیان باش بوو لە ژێر بۆیانێک لای نەبووتە کە بۆیان باشە یا بۆیان باش نییە من پێم وایە ئەوان پەیوەندیشیان هەیە چونکە جگە لە ساڤایە ئەمریکا لەسەر 3 بنەما کار دەکات سۆفت پاوەر هارد پاوەر سمارت پاوەر هێزی نەرم هێزی ڕق هێزی زیرەک بە هەر سێ لایەنەوە وەزارەتی بەرگری CIA ئیدارەی ترامپ هەر سێکیان لەگەڵ عێراق لە گفتوگۆن عێراق لە فەزا نییە عێراق لە ئەو هاوکێشەی هەرێماتی دوڵەتیەیە عێراق لە هاوکێشەی وزەیە عێراق لە هاوکێشەی نرخی نەوتە عێراق لە هاوکێشەی جوگرافی کاریگەری جوگرافیا لەسەر ناوچەکە بۆیە ئەگەر بە کورتی ئەگەر حاکمیەتی شیعە پێی باش بوو و بۆ چوونی خۆمە پێی باش بوو سوودانی دەتوانی خۆ بگونجێنی لەگەڵ ئەم فشارانە و ئەوان حاکمیەتەکەیان بەردەوامی سوودانی بێ پێیان وا بۆ حەیدەر عەبادی دەبێت کە ئێستا ناوی دێت زۆر ناو لەسەر بەڕێز حەیدەر عەبادی دێت کە ئەوان پێیانوی عێراق لە ئەزمەیەکی ئابووریدایە و ئەزمەیەکی دارەییدایە حەیدەر عەبادی سەرکەوتوو بۆ لەوەی کە عێراق حەیدەر عەبادی بۆیە هەم بۆ بەرژەوەندی ناوخۆیەکان
هەم بۆ بەرژەوەندی حاکمیت هەم بۆ بەرژەوەندی پەیوەندیەکان لەگەڵ لایەنەکانی تری عێراق هەم بۆ مانەوەیانە دەسەڵات ئەوان خۆیان دەگونجێنن و کەس هێز لای حاکمیت مهم نییە یعنی حاکمیت شیعان 1400 ساڵ ناگەڕێتەوە پاش لەسەر ڕێکخراوێک 3 درۆن بە ئیسرائیل دەنێری حاکمیت شیعە لە عێراق 1400 ناگەڕێتەوە پاش بۆ ئەوەی فلان کەس نەبی بە وەزیری فلانە وەزارەت حاکمیت شیعە 1400 ناگەڕێتەوە پاش بۆ ئەوەی فلانە کەس ببی بە سەرۆکی وەزیران نەبێ بەرژەوەندیەکان و چارەنووسیان و مانەوەیان لە عێراق زۆر لەم ناوانە گەورەترە و زۆریش لە بەرژەوەندی لایەنەکانی تکە بگەورەترە چونکە بەرژەوەندی حاکمیت لە بەرژەوەندی هەمواندایە و نەمانی حاکمیت لە زەرری هەمواندایە بە تایبەتی مەترسی وڵاتە هەرێمەتەکانی لەسەرە مەترسی ئیسرائیل لەسەر و مەترسی ئەمریکاشان لەسەرە قسە و گفتوگۆ لەگەڵ جەنابتان زۆر چێژبەخشە بابەتی زۆر باشت باس کرد بەڵام پۆینتێک ماوە و کاگرزگاری زوو پێ مەڵە کات نەماوە بە کورتی باسی کورد با بکەین کورد بەم هەموو دۆخانی کە باست کرد بە چ بەرنامە و پلانێکەوە داخلی حکوومەتی داهاتوی عراق بێ خۆش لە بەشێکی قسەکان وتت کورد دەتوانێت ڕۆڵی هەبێت لەسەر قەراری سیاسی لە عراقدا کاتە کورد چی بکات بە چ بەرنامە و پلانێکەوە بڕوە ئێمە زانین کە بەڕاستی ئەم ڕۆژانە کورد و هەوڵاتیان یاریمی کوردستان بە چ دۆخێکدا تێپەڕن هەموو دەفەکان ئەنجا ئامانجەکانمان کۆ کردوتە لۆی موچە بێ دۆخی دارایی هەوڵاتیان یاریمی کوردستان باش بکرێت و چاک بکرێت ئەمە لە کاتێکدا کە هێشتا حکوومەت یاریمی کوردستان پێک ناتوە و ناشزانین کەی پێک دێ دوو بژاردە لە بەردەم کورد هەیە باشە و دوو حقەتی مێژوویش هەیە با لە حقەتەکان دەچێت دێنە سەر بژاردەکان حقەتێکی مێژووی ئەوە هەیە هەر کاتێک یەکێتی و پارتی لە بەرەیەک دابوون بێکەوە کاریان کردبێ دەرئەنجامی باش بۆ کورد هەبوو و کورد کاریگەری زیاتری لە عێراق بوو حقەتی دووەم ئەوەیە نەیەکێتی نەپارتی لە ماوەی 50 ساڵی ڕابردوو ناتوان یەکتر بسڕنەوە ناتوان ئەم دوو حقەتە مێژووێ ئەگەر ئەم دوو حقەتە لە عقلێت و ذهنێتی سیاسی پارتی کە زۆرینەی نییە بەڵام ڕێژەی زۆرتری پەرلەمانی هەیە لە پەرلەمانی کوردستان و یەکێتیش کاریگەرە ناو قەراری سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراق و ڕێژەیەکی باشی لە ناو پەرلەمانی کوردستان ئەگەر ئەم دوان بەوە ئەم لێکە تێگەشتیان هەبی دەگەن بەم ئەنجامە و یەکێتی و پارتی نابی لەبیرکەن تاوان کوردستانەکانی کەش یەکگرتووی ئیسلامی کۆمەڵ دادگەریە نەوەی نوێ لایەنەکانی دەبێ حقەتێک بزانن چۆن شیعە بەرژەوەندی و چارەنووسیانیەکە ئەوانیش بەرژەوەندی و چارەنووسیانیەکە پێیان وانەبی چارەنووسیان جیاوازە چارەنووسیانیەکە لە معادلەی هەرێماتی و دەوڵەتێکەوە دوو بژاردیان لەبەردەست وێنە گەورەکە کووردە وەکو چۆن شیعە وێنە گەورەکە خۆی بینێ من باز دەکەم سونە خاوەنی زۆرە خەڵکەیە ساحەبێتیان بکە ئەو خەڵکێک کە ساحەبێتی ماڵی سونە دەکە هەم پارەی هەیە هەم عومقیشی هەیە عومقی جوگرافی هەیە عومقی مێژوویشی هەیە و کاریگەریشان و لۆبیشیان هەیە لە ئەمریکا ئەوانەی کە دەستیان ناو ماڵی سونەیە کاریگەریان لەسەر ماڵی سونە لۆبی بەهێزیان هەیە لە بڕیاری سیاسی نێودەوڵەتی لە هاوکێشەی نێودەوڵەتیەکان لۆبی بەهێزیان هەیە کورد و شیعە ئەو لۆبییان نییە زۆر بەخۆشیان نەنازن دوو حەڵقەی بچووکی ناو معادلەی سیاسی عێراق ڕاستە کورد لە سونە باشترە بەڵام لە چێ لەناو ئەو معادلەی کە حاکمیەتی شیعەمان کرد بەڵام لە قوڵایەکە سونە چارەنووسیان بەرژەوەندیان جیاوازە بەڵام چارەنووسیان یەکە بەس بەرژەوەندیان جیاوازە یەکێتی و پارتی و کوردستانیەکان کورد بەعام بەرژەوەندی و چارەنووسیان یەکە شیعە هەروە بۆ یەکەت و بەرژەوەندی دوو بژاردە لە بەردەما باشە یان ئەوتە ناو ماڵی خۆت ڕێک دەکەوی و لەگەڵ عێراقیەکان بە یەک کارنامەی هاوبەش دەچی لەگەڵ عێراق کۆ دەبیەوە ئەمە دەرئەنجامێکی زۆر باشی دەبی بۆ هەرێمی کوردستان دەرئەنجامەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان دەتوانی لە عێراق وەکو ئەوی پێیان دەگۆ زیمامی مبادرە یعنی جڵەوی بەدەست بووە یان دەیانگۆ بەیضەة القوبان وڵا نازانم بە کوردی بەیضەة القوبان چییە یعنی ئەوەی تەرازوەکە هەیە ئەوەی یعنی کورد ئەو ڕۆڵەی هەبوو لە عێراق هەموو حکوومەتەکانی عێراق هەتا 2014 لە هەرێمی کوردستان پێکهاتێ کورد ڕۆڵی هەبوو بەداخەوە ئێستا کورد حەڵقەیەکی لاوازی ناو معادلەی سیاسی عێراقی ئەمەش هۆکارەکەی کورد نییە هۆکارەکەی بەرکەوتەی دوو هێزی سەرچینە هەرێمی کوردستان ئەگەر ڕێکەون بۆ سەر و کۆمار ڕێکەون بۆ وەزیرەکان ڕێکەون لەو دووە گرنگتر بە کارنامەیەک لە عێراق ڕێکەون حای خۆمان نەبن لە عێراق هەموو شتەکان لەگەڵ عێراق یعنی ئەمە بژاردەی دووەم بوو بەڵێ لەگەڵ عێراق ڕێکەوین ئەگەرنا تو چی دەکەی یعنی بە دوو ئاراستی جیاواز بچی بۆ بەغدا چی دەکەی دەرئەنجام بەڕەحمەت بیجەنابی مام جەلال هەموو لە متمانە سەرنەوەی نوری مالکی کە بەڕێز سەدر و پارتی دانویست متمانە لە نوری مالکی بستێنەوە ساڵی 2012 قسەیەکی هەیە قسەکە گونجاو نییە بۆ تەلەڤیزۆن بەڵام ئەوەی گونجاوە ناکرێ دوو هێزی کوردی دابەشی دوو ئاراستەی شیعە و سونە عێراق ناکرێت ڕاست
کاک محمود زۆر بەخێر سلامت سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بووم سپاس بۆ تاوی زانێرەکان زۆر بەجوانی و تێر و تەسەلی باسی بابەتەکانت کرد خۆزگە کات دەبوو زیاتر قسەم کردە و منیش زیاتر پرسیارم کرد چکە بەڕاستی پرسیاری زۆرمە بوو دووبارە زۆر بەخێر بێت سپاس بۆ محمود خۆشناو شارستەی کاروباری عێراق کە ئاچەندای مەڕاستەخۆ بۆ پرسی ڕۆژ میوانی کورسانی وسبوون ئێوە شار هەبن و خواتان لەگەڵ